پاشەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لایەن هێزەکانی بەڕێوەبەراتیمانەوە لە سنووری کەلاردا توانراوە تۆمەتبارێکی عەرەب دەستگیر بکرێت. دیارەم تۆمەتبارە لە لێکۆڵینەوەدا لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە دانی بەوە داناوە کە لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە پەیوەندی بۆ ڕێکخراوە کردووە. سەر بە ویلایەتی کەرکووکی ڕێکخراوی تیرۆریستی داعش بووە، بەرپرس بووە لە گوازنەوەی چەکدارانی داعش لە نێوان کەرکووک و حەویجە و پەڵکانەدا. ئەم تیرۆریستە عەرەبە کە بەو تۆمەتە دەستگیر کراوە لە بەشی ئەمنی ڕێکخراوی تیرۆریستیە کاری کردووە. هەروەها بە ویستوێتی بە ناسنامەی ساختە بنبەستی خۆحەشادان لە سنووری کەلارەوە بڕوا بۆ سلێمانی. خۆشبەختانە لایەن هێزەکانمانەوە توانراوە دەستگیر بکرێت. ئەم تۆمەتبارە کە بە تۆمەتی تیرۆر گیراوە بە ڕەگەز عەرەبە تەمەنی 22 ساڵە بە پێی مادەی 2 تیرۆر لە یاسای سزادان لە یاسای تیرۆر ڕاگیراوە لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوام. داعش لە سنوورەکە پەرتەوازە بووە، توانای خۆکۆکردنەوەیان وەکو پێویست نەماوە، ئەیانوێ بە ناسنامەی ساختە و بە شێوازی ساختە ینی خۆیان لە سنوورەکەدا حەشار بدەن. هێزەکانی ئەمەش لە هەوڵی بەردەوامدان بۆ دەستگیرکردن و ڕاوەدونانی ئەو خەڵکان.